بۆ مرۆڤێک کە زەوی کوردستانی پڕکرد لە پیت لە پەیوی جوان لە ڕستە و پەرەگرافێک کە هەتا ئێسەش بە بەرۆکی مرۆڤی بە ویژدانەوە مەدالیای سەربەرۆکە. لەم ڕۆژەدا بەداخەوە 5,000 پەپولەی ڕۆح سووکی کورد لە شارەکەی شاعیران شاری مەولەوی و ئەحمەد موختار ڕۆحیان لە پێناوی خاک و خەڵک و خودا و نیشتیمان و نەخشەدا بەخشی. مامۆستا قانیعی ڕەحمەتی نامەیەک بۆ مامۆستا شێخی خاڵ دەنووسێت: فیدای خاکی بەری پێت بم زیا بەخشی دڵ و دینم، بناغەی منبعی عەقڵ و ئەساسی عیز و تەمکینم، سەداقەت عەرز ئەکەم قوربان ڕیا وەسفێکی مەجزوومە، لە شەوقی ئارەزووی وەسڵت خەریکی عەدی پەروینم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێت. بەناوی فەخامەتی سەرۆک کۆماری عێراق بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحەوە بە خێرهاتنی گەرمتان لێ دەکەین. سڵاو و ڕێزی بێپایانی جەنابیان ئاڕاستەی یەکی ئێوەی ئازیز و بە تایبەتیش بنەماڵەی بەڕێزی مامۆستا شێخ محەممەدی خاڵ دەکەین. بەڕێزان و خۆشەویستان، ئەمڕۆ 34 هەمین ساڵ یادی کیمیایی بارانی شاری هەڵەبجە، شاری شەهیدان و پایتەختی ئاشتیە. بەو بۆ نەغەمناکەوە سەری ڕێز بۆ تەواوی شەهیدانی ئەم کارەساتە جەرگ بڕە و سەرجەم شەهیدانی کوردستان دادەنەوێنین. هەروەها نزای چارەسەر و لەش ساغیش بۆ بەرکەوتوانی کیمیایی باران دەکەین. بەڕێزان، ئێمە پێمان وایە هەتا هەنووکەش شاری هەڵەبجە لە زۆر مافی خۆی بێبەشە. هەر بۆیە لە ماوەی ڕابردوودا هەوڵی تەواوی خۆمان لە بەغدا خستە گەڕ تاوەکو بەشێک لە داواکاری و مافەکانی ئەم شارە ئازیزە بەجێ بگەێنین کە لەسەر و هەمووشیانەوە بە پارێزگا ناساندنی شارەکە و کردنەوەی مەرز و ڕێڕەوی بازرگانی تایبەت بەخۆیەتی. سوپاس بۆ خوای گەورە کە هەموو ئەو هەوڵانە هەنگاوی باشیان بڕیوە و لە کۆتایی نزیک بوونەتەوە. هیواداریشین هەمووان لە کوردستان و بەغداش بە گیانی وەفا و بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ ماف و داخوازیەکانی ئەم شارە و دانیشتوانە قوربانی دەرەکەی بکەن. ئامادەبوانی ئەم مەراسیمە گرنگ و شکۆدارە. هەموو لایەکتان ئاگدارن کە مامۆستا شێخ محەممەدی خاڵ کەسایەتی و مامۆستا و زانایەکی ئاینی ئاسایی نەبووە، بەڵکو زانایەکی ئاینی بەهرەمەند و ڕۆشنگەر و نووسەرێکی گەورەی ناونێوەندی ڕۆشنبیری و فەرهەنگ و ئەدەبیات و کەلتور و مێژووی کوردی بووە و خزمەتی گەورەی بەکایەکانی زمان و ئەدەب و مێژوو ئاین کردووە و ڕاوە و لێکدانەوەی بۆ قورئانی پیرۆزیش کردووە. کۆبەرهەمەکەی جەنابیان کە ئێستا لە بەردەستی ئێوەی بەڕێزدایە بەڵگەیەکی دیار و درەوشاوەیە لەسەر ڕۆڵ و کاریگەری و گەورەی مامۆستای خاڵ لەو کایە و بوارانەی سەرەوەدا. هەر خزمەتێکیش بۆ زیندووکردنەوە و سەر لە نوێ لە چاپدانەوەی بەرهەم و بڵاوکراوەکانی ناوبراو، خزمەتە بە زمان و کەلەپور و مێژوو ئاینی گەلی کوردمان وە مایەی شانازی هەموو لایەکیشمانە. ڕۆڵ و پێگەی مامۆستای خاڵ تەنها لە بواری نووسین و لێکدانەوەدا کورد هەڵ نەهاتووە، بەڵکو بەو پێی ساڵانێکیش بەرپرسیارەتی ئاینی و قەزایی هەبووە لە شاری سلێمانی و چەند شار و شارۆچکەیەکی دیکە. ڕۆڵێکی گەورە و ئەرێنیشی هەبووە لە ڕێخستنی گوتاری ئاینی و دانانی زانا و گوتاربێژی شایستە و ڕۆشنگەر و بیرکراوە لە بڵندگۆ و شوێنی شایستەدا. لە ئێستاشدا کاروباری ئەو قاف و ڕێخستنی گوتاری ئاینی لەسەر تاسەری شار و وڵاتەکەمان پێویستیان بە کەسانی مونەوەری وەکو مامۆستای خاڵ هەیە، بە ئامانجی هەڵگۆزین و بڵاوکردنەوەی بیری ڕەسەن و دیدگای هاوچەرخ و سەردەمیانە لە ڕوانگەی ئاینیەوە بۆ چارەسەری قەیران و گرفتەکانی سەردەم. ئامادەبوانی بەڕێز، کاتێک لەلایەن ستافی ناوەندی هزری و ڕۆشنبیری خاڵەوە بیرۆکە و پرۆپۆزەڵی چاپکردنی کۆبەرهەمی مامۆستای خاڵمان پێشکەش کرا، ئێمە بە شانازیەوە لە ئەستۆمان گرت. لێبڕانی ژمارەیەک توێژەر و ئاشنایی بەرهەم و بیر و بۆچوونەکانی مامۆستای خاڵ بۆ سەر لە نوێ کۆکردنەوە و پێداچوونەوە و لە چاپدانەوەی بەرهەمەکانی خۆشحاڵی کردین. هەلێکی گرنگ بوو بۆ ئێمە کە بەشدار بین لەم هەوڵە زانستی و ڕۆشنبیریە گەورەیەدا
بە تایبەتیش کە ئێمە لە ڕووی خانەوادەییشەوە نزیکیمان لەگەڵ مامۆستای خاڵ هەبووە و لەگەڵ بنەماڵەکەشی هەیە. بە ئومێدی ئەوەی ئەم کۆبەرهەمە ببێتە سەرچاوەیەکی گرنگی بەردەست لەسەر مامۆستای خاڵ و هەروەها بەشێک لە زانست و ئەدەبیاتی ئیسلامی و کوردیش بۆ قوتابیان و ڕۆشنبیران و فێرخوازان و توێژەرانی خۆشەویست. لێرەشەوە سوپاس و دەستخۆشی ئاڕاستەی بەڕێزانی ناوەندی هزری و ڕۆشنبیری خاڵ و تیمی ئامادەکاری کۆبەرهەمی مامۆستا شێخ محەممەدی خاڵ دەکەین کە ئەو کارە گەورە و پڕبایەخەیان لە ئەستۆ گرت و بە شێوە و شێوازێکی جوان و قەشەن بە چاپیان گەیان. ئێمە هەمیشە بەبایەخەوە لە بەرهەم و نووسین و خزمەتەکانی زانا و بیرمەند و مێژوونووس و ئەدیب و هەڵکەوتوانی گەلەکەمان ڕوانیوە. لای خۆشمانەوە بە پێی توانا و بەرپرسیارەتیمان لە ڕابردوو ئێستاشدا هەمیشە پاڵپشت و پشتیوان بووین بۆ سەر لە نوێ لە چاپدانەوەی بڵاوکراوەکانیان. لە کۆتاییشدا دووبارە سوپاسی ئامادەبوونی ئێوەی ئازیز دەکەین. هیواداری شینگەلی کوردمان هەمیشە بەبوونی زانا و بیرمەند و ئەدیب و عاریف و نووسەر و ڕۆشنبیرانی لە پێشەنگی میلەتانی دنیا و دەوروبەری دابێت و کۆتایی بە هەموو قەیران و دەردی سەریەکانی بێت. ئێوەش هەمیشە شاد و سەرفراز و سەرکەوتوو بن. زۆر سپاس. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، ئەمڕۆ ئێمە لە ڕۆژێکی گرنگ و مێژوویین لەلایەکەوە یادی کۆمەڵکوژی خەڵکی کوردستانە لە هەڵەبجە، لە سێوسێنان لە بالیسان لە شوێنەکانی تر. هەر ئەمڕۆ پێش ئەم بۆنەیە یادی ساڵانەی کۆچی خێری پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزەرمان کردەوە لەسەر ئارامگەکەی لە گردی شەهیدان لە سلێمانی و ئیستا بە ئامادەبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئامادەکەرانی بەڕێزی ئەم بۆنەیە ئەم مەراسیمە ئامادەین لە بڵاوکردنەوە و بەخشکردنی کۆبەرهەمی مامۆستا شێخ محەممەدی خاڵە. ئەم بۆنانە بەیەکەوە پێمانەڵێ کە بەڵێ ئێمە ماوین، نەک لە بەرەوەی بەسەر زیینوین، لە بەرەوەی کەلتورمان هەیە، مێژوومان هەیە، زمانمان هەیە، فەرمنگمان هەیە، هونەرمان هەیە، ڕۆشنبیریمان هەیە. ئەمەیە کە ئەتوانێت ئێمە بێڵێتەوە. ئەمە لە میلەتەکەی ئێمە دەربکەی وەکو تۆزی دەمبامان لێکراوە کە بە هەموو جیهانا بڵاو بووینەتەوە بە جۆرێک پنتێکی ئەم دنیاە نادۆزیتەوە کوردێک یا چەند کوردێکی لێ نەبێ لە چوارچێوەیەکە کە تا ئێستا خۆمان تا ئەم دەقەیە ئەوەنەی پشتمان لە یەکە ڕوومان لە یەک نەکردووە. نەهاتوین خۆمان بدوێنین، نەهاتوین لێکترازانی ناوماڵەکەمان بە جۆرێ ڕێک بخەین کە دڵی ئاسوودە و ماندووی ئەم منەوەرانەمان لە ئارامگەکانیانە ئاسوودە بکەین. کارێکی گەورە و گرنگە منەمەوێ بە ناوی پارێزگای سلێمانیەوە سوپاسی زۆری بەڕێز سەرۆکۆماری عێراق دکتۆر بەرهەم ساڵح بکەم کە دەستپێشخەری کردووە لە چاپکردنی کۆبەرهەمەکانی بەڕێز مامۆستا شێخ محەممەدی خاڵە و سوپاسی ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری بکەم کە ئەو دەستپێشخەریە شایستەیان کردووە و ئەو دەستە بەڕێزەی کە بەیەکەوە توانیویانە هەموو ئەو هەژبەرگە لە کۆبەرهەمێکا کۆ بکەنەوە کە بۆ ئێمە سامانێکی زۆر گەورە ئەبێت، چ بۆ پاراستنی هەموو ئەو هەوڵانی کە بە تەمەنی پڕبەرەکەتی پانی خۆی مامۆستا شێخ محەممەدی خاڵ هەموو ترپە و ژیان و هزر و قەڵەم و هێزی خۆی پێبەخشیوە، کاتەکانی خۆی پێبەخشیوە. سامان و میراتی ئەو بۆ ئەم میلەتە بەڕاستی کۆشک و تەلارەکان نییە. ئەو بەرهەمانەیە کە بە دوجار هی هەمومانە، هی هەموو کەسێکە و نەکرد هی کوردیشە، هی هەموو مرۆڤایەتیە. بسم الله الرحمن الرحیم. بەڕێز جەناوی دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی، بەڕێزان نوێنەرانی سەرۆک کۆماری عێراق و بەڕێز وەزیری ڕۆشنبیری، بەڕێزان مامۆسایانی ئاینی و کەسایەتی ڕۆشنبیری و سنتەر و دەستگا ڕۆشنبیریەکان، هەمووی میوانانی بەڕێز یەخوا بەخێر بێن سەر چاو. زۆر سپاسانەکەین بۆ ئەو بەگەرمی بەدەمەوە هاتنەمان و بۆ ئەو ئامادەبوونەتان. بەڕێزان مامۆستا شێخ محەممەدی خاڵ وەک زانایەکی منەوەر، وەک نووسەرێکی گەورەی ناوەندی ڕۆشنبیری و فەرهەنگی کوردی خزمەتی زۆری بە بواری زمان و ئەدەب و مێژوو ئاین کردووە. ئەم زانە بەهرەمەندە لە زۆر بواری جیاوازدا خزمەتی کردووە و بەرهەمی بە پێزی نووسیوە، هەر لە ڕاوەی قورئانەوە بیگرە هەتا لێکۆڵینەوەی زمان و مێژوو، هەتا بواری کەلەپور و کەلتور و زۆر بواری تر. مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە سیەکانی سەدەی بیستەمەوە چووەتە ناو بواری نووسین و لێکۆڵینەوەی زانستیەوە و لە ساڵی 1935 تەفسیری جزمی عەمەی قورئانی پیرۆزی کردووە و چاپی کردووە. لە ساڵی 1937 مەولوونامەی نەو ئەسەری چاپ کردووە. لەگەڵ دەرچوونی گۆڤاری گەلاوێژدا لە نێوان ساڵانی 1939 بۆ
1949 مامۆستای خاڵ دەرفەتێکی باشی بۆ هاتۆتە پێش هەتا لە ڕێگەی ئەو گۆڤارەوە دید و بیرکردنەوە و بۆچوونە چاکسازی و نێخوازیەکانی لە ڕێگەی گوتاریەکانیەوە لەو گۆڤارەدا بڵاو بکاتەوە. بە ناوی خۆی گەورە سڵاو و ڕێز و خۆشەویستیمان قوبوڵ بفەرمونون. شێخی خاڵ شێخ محەممەدی خاڵ درێژکراوەی مەدرسەیە کە زیاتر لە 500 سەدە خزمەتی بزافی ڕۆشنبیری و خوێنەواریان کردووە لە هەموو کوردستانە. ڕشە و بنەچەکەیان ئەچێتەوە سەر پیرخدری شاهۆ، پیرخدری شاهۆ نەوەکانی شێخانی چۆڕ و مەدرسەی چۆڕیش هەرەسەر سەر پیرخدری شاهۆ لە کوردستانە کە ناوی شێخ ئەبەی شێخانی بەرزنجەمان هەیە، شێخانی مەردۆخیمان هەیە، شێخانی پیرخدریمان هەیە. بنەماڵەی شێخ محەممەدی خاڵ دەشنەوە سەر شێخان و ساداتی پیرخدری شاهۆ، دەشنەوە سەر مەلا ئەبوبەکری موسەنیفی چۆڕی ڕەحمەتی خوای لێبێ. چەند سەدەیەک پێش ئێستا زانایەکی گەورەی وەکو مەلا ئەبوبەکری موسەنیف ئەمەنەی تەسنیفات هەبێ بە قامیش و بە پەڕ و بەو زەحمەت و دەردەسەرێک کە کاغەز دەستکەوتووە ناوی لەقەب و نازناوی موسەنیف وەربگرێ. نەوەکانیشیان یەکێک لەوانە شێخ محەممەدی خاڵ هەر ئەبێ ڕچەی باوان و باپیرانی بگرێتەوە و ئەویش موسەنیف بێ و تەسنیفات و تەلیفات و دانراوی زۆری هەبێ. دوای ئەوەی کە فەرعێکیان لە بناری شاهۆ و شاخی شاهۆ هاتوونەتە گوندی چۆر لە بەرەوەی ئاوەکەی کەم بۆ توانە چۆڕی ئاوی هەیە، لەگەڵ ئەوە کە کانیەکەی چۆڕی ئاوی هەبوو بەڵام زانایانی چۆڕ و نەوەکانی مەلا ئەبوبەکری موسەنیف و شێخانی پیرخدری تافگەی زانستیان زۆر بە پێز بۆ و زۆر بەهێز بۆ و زۆر بەتوانا بووە و ئەدا و عەتای علمی و زانست و زانیاریان بەردەوام بووە. هەر بۆیە میرانی بابان بڕیار ئەدەن یەکێک لە سیاسەتی ڕۆشنبیری میرانی بابان ئەوە بۆ لە هەر شوێنێکە زانایەک بنەماڵەیەکی زانای زانستی بەتوانیان بینی بێ هێناویانەتە سنووری قەڵەمڕەوەکەیان و مەدرسە و مزگەوتیان بۆ کردوتەوە وەقفیان بۆ دابین کردووە بۆ ئەوەی خزمەت بە بزافی زانستی و ڕۆشنبیری بکە لە سنووری قەڵەمڕەوەکەیانە. یەکێک لەو بنەماڵانەی کە هێناونانەتە شاری قەڵاچوانان بنەماڵەی خاڵ و ساداتی پیرخدری و ساداتی چۆڕین کە هاتوونەتە قەڵاچوانان لە قەڵاچولانە مەدرسە و مزگەوتیان بۆ کراوەتەوە و خزمەتێکی زۆریان کردو هەتاکو مەلا شەمسەددینی پیرخدری پۆستی ئیفتا و فتوای وەرگرتووە لە قەڵاچوالانە هەتا ئێستش پێیان ئەڵێن مفتیەکانی مفتی میرەکانی بابان لە قەڵاچوالانە ساڵانێکی زۆر خزمەتیان کردو و مزگەوت و مەدرسەیەکی ئاوەدانیان هەبووە. وە کاتێک ئیبراهیم پاشای بابان بڕیار ئەدا پایتەختی میرایەتەکەی بێنێتە شاری سلێمانی ئێستا لەوێ شاری قەڵاچوالان تێک دراوە، هەموو ماڵ و مزگەوتەکان وەک حەمامەکان تێک دراوە و دار و پردۆکەی هێنراوە لە شوێنی شاری نوێیان دروست کردوێتەوە. یەکێک لەو مزگەوتانەی کە تێک دراوە و دار و پەردۆکەی هێنراوە و لە شاری سلێمانیا و لە گەڕێکی گۆیژە جارێکی تر بنیانراوەتەوە مزگەوتی شێخ ئەمینی خاڵ بووە یان مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ بووە. سەرەتا مەلا ئیسماعیلی پیرخدری و دوایی شێخ محەممەدی خاڵی یەکەم بنەماڵەی خاڵ لە ساداتی پیرخدرین وەکوتم شێخ محەممەدی خاڵی یەکەم لە لای مامۆستاکەی دوو محەممەدی لا بووە بۆی لەیەکیان بکاتەوە شێخ محەممەدی خاڵی باوکی شێخ ئەمینی خاڵ و باپیرەی شێخ ئەمینی خاڵ خاڵە لەسەر ڕوومەتی بۆ توێتی محەممەدی خاڵ ئەمە محەممەدە ئەوشان محەممەدی خاڵە لەوەوە بنەماڵەی خاڵ ناوی خاڵ بۆ بە نازناویان و ئێستش هەمویان شانازی بە نازناوی خاڵەوەکەن و حاجی شێخ ئەمینی خاڵ و حاجی شێخ ئەحمەدی خاڵ و حاجی شێخ مستەفای خاڵ و شێخ محەممەدی خاڵ و نەوەکانیشیان ئێستا هەمویان نازناوی خاڵیان وەرگتەوە شانازی بەو مێژووە گەورەوە ئەکەن. بەڕێزان ئێستاش پێشکەشکردنی تابلۆی خاڵ بە نوێنەری سەرۆکۆمار بەڕێز کاک حەسەن جیهاد گەورە ڕایۆژکاری سەرۆکۆمار حرمەت و ڕێزی هەیە با بفەرمێت لەلایەن بەڕێز کانی خاڵ کچی خالی خاڵەوە پێشکەشی ئەکرێ با بفەرمون بۆ ئێرە.